داخورانی ددان چییە؟ داخورانی ددان بریتیە لە نەمانی ئاوخودلاچوونی چینەکانی ددان. کەواتە من چۆن بزانم ددانەکەم داخوراوە؟ نیشانەکانی داخورانی ددانی ئاوخودنەمانی چینەکانی ددان بریتین لە زردبوونی ددانەکە کە ددانەکە زەرتر دەردەکەوێت لەبەر ئەوەی چینی سەرەوەی ددانەکە داخوراوە یا خودلاچووە. و هەروەها کورتبوونەوەی ددانەکە کاتێک کە دەبینی ددانەکەت کورتتر بوویتەوە لەوانەی تر کەواتە ئەو ددانە داخوراوە یا خۆت چینەکانی لاچووە. و هەروەها لە هەندێک حاڵەت ددانەکەت پڕ کردوتەوە دەبینی پڕکردنەوەکە لە شوێنی خۆی ماوە ددانەکە کورتتر دەردەکەوێتن کەواتە ئەوەش یەکێکە لەو نیشانانەی کەوا بزانی پڕکردنەوەکە بڵندترە لە ددانەکەت داخوراوە. و هەروەها کاتێککە داخورانەکە زیاد دەبێت یا خۆت بەرەو زیادبوون دەچێتن ددانەکە تووشی هەستیاری دەبێت و هەستیاری پیا دەکاتن بە هەر شتێکەوە ساردیاوە خۆت گەرم بێتن. و جۆرەکانی داخورانی ددان دەتوانین بە پێی هۆکارەکانیان دیاری بکەین. یەکێک لە جۆرەکانی لەو کەسانەدا هەیە کەوا لێخشاندنی ددانەکانیان هەیە و خۆت ئەو داخورانەی کە بەهۆی لێخشاندنی ددانەکان لەسەر یەکتریەوە دروست دەبێتن. بۆ نمونە لەو کەسانەی کەوا لە شەواندا دەخەون لە کاتی خەودا ددانەکانیان لەسەر یەکدی دەخشێنن ئەمەش دەبێتە هۆی داخورانی ددانەکان لەو شوێنانەی کەوا بەریەکدی دەکەون. و یەکێکی تر لە جۆرەکانی داخورانی ددان بریتیە لەو داخورانەی کە بەهۆی بەرکەوتنی ددانەکان بە هەر ئەمرازێکی یا خۆت ئامێرێکی دەرەکی دەبێتن. بۆ ئەو کەسانەی کەوا شێوازی ددان شوشتنیان دروست نییە یا خۆت هێزێک یا خۆت زەبرێکی زۆر لە سەر فڵچەی ددانەکە دەکاتن و لەسەر ئەمە هێزەش لەسەر ددانەکەی دەکاتن دەبێتە هۆی داخورانی ددانی لەو شوێنێکەوە ئەو زەبری دەکەوێتە سەریاوە خۆت بە شێوازێکی نادروست ددانی دەشوات بە مەشدانەکەی دادەخورێتن. و هەروە ئەو کەسانێکەوە ئەو خۆیان هەیە کەوانینۆکەکانیان بە ددانیان کوور دەکەنەوە یا خۆت سەری بوتڵەکان بە ددانەکانیان دەکەنەوە یا خۆت سەهۆڵ بە ددانەکانیان دەشکێنن ئەمەش دەبێتە هۆی داخورانی ددانەکانیان. و هەروەها ئەو هەویری ددانانەی کەوا کواڵێتیان باش نییە و خۆت کواڵێتیەکەیان کەمە لەبەر ئەوەی کەوا مەوادی داخورێری تێایە کە ئەمەش وا دەکاتن ددانەکەدا بخورێتن و چینەکانی سەڕووی ددانەکە لا بباتن. و یەکێکی تر لە جۆرەکانی داخورانی ددان بریتیە لەو داخورانەی کەوا بەهۆی بەرکەوتنی ددانەکان بە ترشێتیەوە دروست دەبێتن کە ئەمەش جۆرێکی زۆر باوە لە ئێستاداوە لە زۆربەی خەڵکی دەبەدی دەکرێت بەهۆی ئەوەی کە زۆربەی ئەو خواردن و خواردنەوەی کەوا ئێستا بەکاردەهێنرێتن ترشێتیەکی زۆری تیادایە. ئەمەش هەموو ئەو خواردن و خواردنەوەانە دەگرێتەوە کەوا ڕێژەی ترشێتیەکەی لە 5 pH کەمترە بەمەش وا دەکاتن کەوا ددانەکەی بە ڕێژەیەکی زۆر دابخورێتن. ئەمانەش وەکو هەموو ئەو شربەتانەی میوە کەوا ترشێتی زۆرە شربەتی لیمۆ بەخۆی پرتەقاڵ و هەروەها خواردنەوە وزە بەخشەکان و خواردنەوە گازیەکان کە ڕێژەیەکی زۆری ترشێتی تیادایە و دەبێتە هۆی داخورانی ددانەکان بە ڕێژەیەکی زۆر. کەواتە من چۆن دەتوانم ڕێگری لە ڕاماڵی نیاوەخۆت داخورانی ددانەکانم بکەم؟ ئەوەشیان بە شوشتنی ددانەکانم بە شێوازێکی ڕاست و دروست و هەروەها دوورکەوتنەوە لەو هەویری ددانانەی کەوا کواڵێتیان کەمە و سەردانیکردنی پزیشکی ددان بۆ ئەوەی پشکنینی ددانەکانت بکاتن و هۆکاری ڕاماڵی نیاوەخۆت داخورانی ددانەکەت بۆ دیاری بکاتن بۆ ئەوەی چارەسەری پێویستی بۆ دابنێتن. و لە هەر هەمویانیش گرنگتر دوورکەوتنەوە لەو خواردن و خواردنەوەی کەوا ترشێتی تیادا زۆرە لەبەرەوەی کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر ددانەکان هەیە و بە ڕێژەیەکی زۆر ددانەکان دادەخورێنێتن. و هەروەها لێکۆڵینەوەکان دەریان خستووە کەوا ددانەکانمان تەنها 1 ملیم دادەخورێتن لە ماوەی 2500 ساڵ ئەگەر تەنها بە فڵچە ددانەکانمان بشوێن و ئەگەر بە فڵچە و بە هەویری ددانەکانمان بشۆن لە ماوەی 100 ساڵ جارێک 1 ملیم ددانەکاندا دەخورێتن. بەڵام لەبەر ئەوەی ئێستا ئەو خواردن و خواردنەوەانێک کەوا ئێستا هەیە ترشێتی تیادا زۆرە تەنها لە ماوەی 2 ساڵ ملیمێک ددانەکاندا دەخورێتن کەواتە ڕێژەیەکی زۆر زۆرە بە هیوای دەمودانێکی تەندروست بۆ هەمولایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی